بەڕێز نەسیروان بەرزانی مەکتەبی هەیە، بەڕێز کاقوبا تاڵەبانی مەکتەبی هەیە. بە تاکید ئێوە یا کاک دکتۆر ئامانج خێرۆمەنێ هیوادارم ئەگەر خۆیشان نایبیستن ئامەیان پێ بگەێنێ کە لەگەڵ خەڵکا دانیشتن و کۆبوونەوەکەن و فەرماندەرەکەن ئەوەتانە هەتاوەکو بەر دەرگای ژوورەکانتان بڕ ناکات. ئەمە قەزەیەکی تر نییە، ئەمە وەکو شتێکی تر نییە بڵێم چوار شتیە کەسپایر هاتووە هەرچەنە شتیە کەسپایری شەر خراپە، نازانم بڵێم وەکو چینە، وەکو هیچ شتێکی تر نییە. وڵاتەکەتان خەریکە غەرقی تلیاکە بێ، وای لێ هاتووە مناڵی 18 ساڵ خوار 18 ساڵوانە بووە بە تریاکی، وای لێ هاتووە لە دۆشەک و سەری نابۆتانیەت. ئێوە سەرۆکی حکوومەتن و ئێوە جێگری سەرۆکی حکوومەتن، پەرلەمانتارانی حیزبەکەشتان هەر خەریکی شەڕن لەسەرەوەی پارتی چەند چ پۆستێکی بەرەکەوێ، یەکێتی چ پۆستێکی بەرەکەوێ، شکور کۆمەڵ هات گۆڕان قەلەقە. ئەمانە کەی مۆزوعیە میلەتەیە؟ ئێوە ئەمانەتان کردو بە مۆزوعی خەڵک